کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم بۆ ئامادەکردنی تۆماری کۆتایی دەنگدەران داوای هاوکاری لەلایەنە سیاسیەکان و هاوڵاتیان دەکات. بەڕێوەبەری گشتی فەرمانگەی پەیوەندی و ڕاگەاندن لە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم ڕای دەگەێنێت ئەگەر هاوڵاتیان سەردانی ناوەندی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بکەن و بوونی خۆیان بسەلمێنن ئەوە کار ئاسانی زۆر دەکەن بۆ کۆمیسیۆن بۆ ئەوەی تۆماری کۆتایی دەنگدەران ئامادە بکات. تۆماری دەنگدەران دیارە ئێمە تۆمارەکە 6 مانگ زیاتر ئیشی لەسەر کرا لە سویکی 2007 کە دوایین داتاکان لە وزارەتی بازرگانی وەرگیرا لە کاتی ئیشی فەرمانگەی داتا ئیش لەسەر کردووە و ئێستا ئەو تۆمارێکی سەرەتاییە لە ناوەندەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانە هەیە و هاوڵاتیان داواشمان وایە هاوڵاتیان سەردانی ئەو ناوەندانە بکەن زۆر گرنگە ئەمە هەمان ئەو تۆمارە نییە کە کۆمیسیۆنی عێراقی کاری پێکردووە تایبەت بە کۆمیسیۆنی هەرێمی کوردستانەوە دوای ئەوەی کە ئەم قۆناغی نوێکردنەوە تەواو بێ ئەو کاتە ئیش کار لەسەر ئەوە کرد تۆماری کۆتایی ئامادە بکرێ. هەڵبەت من تۆمارەشمان داوەتە لایەنە سیاسیەکان بە وێنەی PDF لایەن هەیە دامانتە خراوەکانی بواری هەڵبژاردن ئەوانش دەتوان چێکی بکەنەوە هەرتی بینیکەنە سەری بگەێن بە کۆمیسیۆن. کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم جگە لە پاکردنەوەی تۆماری دەنگدەرانی گشتی لە ئێستادا سەرقاڵی پاکردنەوەی تۆماری دەنگدەرانی تایبەتیشە بۆ ئەو مەبەستە چەند کۆبوونەوەیەکی لەگەڵ وەزارەتی ناوخۆ و پێشمەرگە و ئەنجومەنی ئاسایش ئەنجام داوە ئەوانیش ئامادەی خۆیان دەربڕیوە بۆ ئەوەی هاوکاری کۆمیسیۆن بکەن. داوامان لێکردوون کە ناوی سیانیان ژمارەی دەنگدانیان ژمارەی فۆرمی خۆراکیان و شوێنی وحداتی ئەسکەریان و شوێنی دانیشتنیان بەیان دەکەن تێیدا بۆ ئێمە ئەوانیش ئامادە باشی خۆیان دەربڕیوە بۆ ئەوەی هاوکار بن و بەڕاستی زۆر بە پێخۆشحاڵیەوە هاتن و هەموو نوێنەری هەموو لایەنەکان هاتن هەموو وەزارەتەکان هاتن چ وەزارەتی پێشمەرگە چ ئەنجومەنی ئاسایش و چ وەزارەتی ناوخۆ نوێنەریان هاتن ئامادەیان دەربڕی و مەعیدمان بۆ داناون بە چەند ڕۆژی داهاتوو ئەو فۆرمانە بۆ ئێمە دەگەڕێن. گومانێکی زۆر هەیە لە انتخابات کە گوایە دەنگدانی تایبەت دەنجی لە دەنگدانی گشتێ بە هیچ شێوەیەک دەنجی دەنگدانی تایبەت کە دەنجی چۆ دەنگدانی تایبەت لە گشتی نابێت هەر کەسێک کە ناوی لە تۆماری تایبەتدا هەبوو لە تۆماری گشتیدا ناوی نامێنێت دەچێتە ئەو تۆمارە تایبەتە لە 28 مانگ دەدات واتە لە 30 مانگ لە هیچ بنکەشی دەنگدان ناوی نامێنێت. بەهۆی هەبوونی ژمارەیەکی زۆر ناوی دووبارە و مردوو ئاوارە لە تۆماری دەنگدەران لە هەڵبژاردنەکانی پێشوو حیزب ئۆپۆزیسیۆنەکان ڕەخنەی زۆریان لە کۆمیسیۆن دەگێت وە گومان لەسەر بێلایەنی کۆمیسیۆن دروست بوو بەڵام بۆ هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی کوردستان کۆمیسیۆن بۆ ڕەواندنەوەی ئەو گومانانەی کە لەسەری دروست بوو تۆمارێکی سەرەتایی ئامادە کردووە ناوێکی زۆری دووبارە و مردووی تێدا دەرهێناوە بەپێی تۆمارە سەرەتاییەکەی کۆمیسیۆنیش بێت 3,886,642 کەس بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان مافی دەنگدانی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا بەوتەی لایەنەکان و ڕێکخراوەکان بێت هێشتان تۆمارەکە ناوی زۆر وەهمی و دووبارەی تێدایە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.